بەهۆی دواکەوتنی موچەکانیان بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک فەرمانبەران و مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین گرت بوونەوە و بایکۆتی دەوامیان کرد. فەرمانبەران دەوامی زانکۆی ڕاپەڕینیان پەک خست و ڕێگایان نەدا دەوامی ئاسایی بەڕێوە بچێت. ڕای دەگەێنن بەردەوام دەبن لە مانگرتن تا وەڵامیان دەدرێتەوە. دوێنێ شەقامان گرت بەڵام ئەڕۆ پێمان باش بوو خەڵک ماندوو نەکەین داوامی زانکۆ پەک بخەین. ئەو مامۆستابی هەڵوێستانیان ئەو فەرمانبەرەبی هەڵوێستانەی کە دایانەوێت داوام بکەن بەبێ موچە ئەوانش بێنینە ڕیزی خۆمان ڕێگامان لێگرتووە بەردەوامیش دەبین تا ئەو کاتەی داواکاریەکانمان کە پێدانی موچەیە لە کاتی خۆچکە ناکرێ ئەمە هەموو مانگێک بۆ وەرگرتنی موچە بینە سەرجادا. بۆی ئەمڕۆ کۆبوونێتەوە مانگرتنمان کردو بۆی کە پەیامێک بدەینە حکوومەت و دەسەڵاتدارانی ئەم سنوورەکە بەسە بەڕاستی دەبێ موچە لە کاتی خۆی دابێ و شایستەکانمان وەکو خۆی پێ بدەن بەڕاستی. دەمانەوێت ئەو پەیامە بدەین بە گوێ دەسەڵاتە کە ئەمە چەندین ساڵە بە شێوەیەکی ئاشکرا غەدر لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا و بزات لەگەڵ فەرمانبەران و موچەخۆران دەکرێت. سەرباری ئەوەش بە 40 شەو 50 شەو جاری وایە دەگا بە 2 مانگ موچەیەکمان پێڕەوا نابینن. هەرچەندە بەهۆی گرتبوونەوە و مانگرتنی فەرمانبەران و مامۆستایانەوە دەوامی زانکۆش پەک خرا، بەڵام قوتابیانی زانکۆ پاڵپشتی و پشتیوانی خۆیان دەردەبڕن و دەڵێن پێدانی شایستە داراییەکان با فەرمانبەران و مامۆستاکانیان مافێکی سەرەتاییە و پێویستە پێیان بدرێت. هەرچەندە ئێمە خوێندکاران داوامان ڕاگیراوە بەڵام پشگیری لە مافەکانی مامۆستاکانمان دەکەین و تا مافەکانیان پێدەدرێت. بەڵێ مافێکی ڕەوای خۆیانە دەبێ حکوومەتیش مافەکان پێ بدات. لە سایی حکومڕانێکی شکست خواردووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەر ڕۆژە و فەرمانگەیەک و فەرمانبەرێک و موچەخۆرێک لەسەر شەقامن و داوای مافێکی سەرەتایی خۆیان دەکەن. چاودێرانیش دەڵێن حکوومەتێک سەرەڕای زیادبوونی داهات نەتوانێت شایستە داراییەکانی موچەخۆرانی بدات، پێویستە شکستی خۆی ڕابگەێنێت و دەست لە کار بکێشێتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.